زۆر بەڕێز ئاراس ئیلینجاخی توێژەر لە کوێوە لەگەڵمانەکە. گاراس بەخێر بێ دەمەوێت لەوە دەست پێ بکەم باز لە ناوچوونی 500 حەوزی ماسی ئەکرێت. ئایا وەک توێژەرێک ئەگەر ئەم ژمارانە وەربگێڕینە سەر پارە قەباری زیانە مادیەکان بە دیاریکراوی بە چەند خەمڵێنرێت؟ ئایا ئەمە تەنها زیانی خاوەنەکانە یاخود گورزێکە لە ئابووری ناوچەکە؟ ئەو کاتتان باش ڕێزسڵامان بۆ بینەرانی سپێدەی عەزیز. سەبارەت بە لێککەوتەکانی لافاوەکەی نۆی 12 کە سنووری کەناری زەی بچووکی گرتەوە لە کۆی 2000 پرۆژەی ماسی لەو کەناری زەی بچووکە لە نێوان قەڵاسێوکە و دەشتی کۆیە و شارۆچکەی تەقتەق و شارەدەی سێگرتکان و شوان 500 حەوزی ماسی وەکو ژێرخان لافاوەکە بردی، واتە زیان بەبەر 500 چێڵگەی بەخێوکردنی ماسی کەوت لە کۆی ئەو 2000 پرۆژەی کە لە سنوورەکە پرۆژەی بچووکن هەنا. ئەو زیانانە بۆ ئەگەر هەر گۆمێک یان حەوزێک لەو پرۆژە بچووکانە بەیەک دۆنم دابنین 50 جاران 50 2500 مەتر دووجا بێ بۆ هەر گۆمێک کە جوتیارەکان بە 6 ملیۆن دیناری عێراقی دروستی دەکەن، واتە بەس زیان لەو 500 گۆمە دەگاتە 3 ملیار دینار. 500 جارانی 6 ملیۆن کەین بەس ژێرخانی دروستکردنەکە. خۆگەر بێت و باز لە زیانی سامانی ماسیەکە بکەین کە لە کۆی ئەو 500 حەوزە ماسیە هەر یەک حەوز 2 تۆن ماسی تێدا لە ئێستادا، چونکە ئەو ماسیانە بە درێژایی وەرزی هاوین و پاییز خزمەت کراون. هیچ ماسیەک لە قۆناغی ئێستادا لە کەناری زەی بچووک 5 ماسی بچووک نییە. ئەو ماسیانەی کە ڕۆیشتون لە چیلۆنی بۆ 3 چیلۆ بۆ 4 چیلۆنە، واتە حەوزێک دەتوانین بڵێن 2 تەنی تێدا بووە. خۆگەر تێگڕای حەوزەکان لە ئێستادا ماسیەکانیان فرۆشرابی 250 حەوزیان کە نێزیکەی 9 ملیۆن تەن دەکا. ئێمە نیوەی ملیۆنەکە فڕێدەین کە ملیۆنێک تەن دەکا 500 حەوزی ماسی. ئەو نیوە تقریبەن لە فرۆشتن لەسەر گۆمەکە بۆ جوتیار و خاوەن پرۆژەکە 1 تەن 5 ملیۆن دیناری عێراقی دەکا. دەتوانین بڵێن لە سامانی ماسیەکەش لەو کەنار زەی بچووکە نزیکەی 2 ملیار و نیو ماسی سامانەکە زیانی کردێت جێکە لە ژێرخانەکە، کەواتە بە ژێرخانی حەوزە ماسیەکە و بە ماسیەکە نێزیکەی 6 ملیار دینار هاوڵاتیانی بەخێوکەری پرۆژە ماسیەکان لە سنوورەکە زیانیان بەرکەوتووە. ئەگەر 2 گوند بە نمونە وەربگرین کێچێکیان سەر بە شوانە بەرامبەر شارۆچکەی تەقتەق ناوی کەپەنکە و یەکێکشان لە ڕۆژهەڵاتی تەقتەقە ناوی چۆم حەیدەرە، هەرێکێک لەوانە 100 بۆ 120 با بڵێن گۆمیان حەوزی ماسیان لافاوەکە زیانی بەرگەیاندووە. هەر یەکێک لەو 2 گوندە بە ژێرخانە حەوزە ماسیەکە و لەگەڵ سامانە ماسیەکە نزیکەی 1 ملیار و نیوەیان بەس ئەو 2 گوندە زەرەر کردووە. یعنی چەقی زیانەکە زیاتر بەر ئەو 2 گوندە کەوتووە لە قەڵاسێوکە و دەشتی کۆیە و هەتاوەکو دەگاتە تەقتەق و شوان و شێخ بزێنی. کاکاراس ئەمەوێ پرسم لە راپۆرتەکە ئەوەی ناوەندیا و بەشی و هەمانگی قەیرانەکان ئەمەژە بۆ کراوتە ئێستا حکوومەتی هەرێم و عێراق هیچ پلانێکیان نییە، یعنی پلانێکی ڕوونیان نییە. بەڕێزت هۆکاریان بێدەنگێ بۆ چی ئەگەڕێنیتەوە؟ ئایا ئەم کەرتە فەرامۆش کراوە یا ئەوە تا حکوومەت توانێت بەرپرسیارەتی هەڵگرتنی نەماوە؟ سەبارەت بەوەی کە حکوومەتی هەرێم یان حکوومەتی عێراقی بۆ پرۆژانەی بەخێوکردنی ماسی بێدەنگن، هۆکارەکەی ئەوەیە کە حکوومەتی هەرێم هەتا ئێستا پرۆژە یاسایەکی نییە کە خزمەت بەو پرۆژە بچووکانە بکە. کۆمەڵێک ڕێکاری قورسی دانایە کە ئەو ڕێکارە قورسانە وای کردووە هاوڵاتیان و جوتیارە دێرینەکانی کەنارزەی بچووک نەتوانن لە دەشتە زێکردەکانی خۆیان حەوزەکان بە یاسایی بکەن، بەڵکو بە حەڕەمەچی ئەو جوتیارانە دروستیان کردووە. لە 6 مانگدا 100 ملیار دینار داهاتیان دەبێت ئەگەر بە ئاسایی بڕوە. حکوومەت هەرێم نەهاتووە یاسایەکیان بۆ ڕێک بخە. لەو یاسایە بۆ نمونە جوتیارێکمان هەیە نیو دۆنمی 1250 مەتر دووجای هەیە کردیتە چێڵگەیەکی بەخێوکردن، وەک ئەوەیە مانگایەکی هەبی بۆ بژێوی ژیانی، وەک ئەوەیە جۆتێ بزنی دۆی هەبێ. بەڵام حکوومەت هەرێم ڕێگە بەو شێوە پرۆژە بچووکە نادا، بە یاسایی ڕێکی ناخە کە بەشێک لە ڕسوماتی لێبدا هەم داهات بێ بۆ دەوڵەت، هەمیش دەوڵەت خۆی لێ بەخاونی بکات لەو پرۆژانە. ناوچەی عێراق بە شێوەیەکی گشتی وڵاتی تازە پێگەیشتووە لە ڕووی ئابووریەوە. دەبێ پرۆژە یاسایەک لە وەزارەتی کشتوکاڵ لە بەشی سامانی
ماسی ڕێک بخرێ حکوومەت هێرم تەقدیمی پەرلەمانی بکە خوێندنەوە لۆ بکرێ ئەو کەنار زەی بچووکە یان هەتا کەناری زەی بادینانیش لەبار دەبی بۆ پرۆژە چکە ناوچەکەمان گەرمە دەتوانین ماسی کاربی تێدا بکەین کە خزمەتێکی ئەگزار زۆر بە سنوورەکە دەکات کاتێک 2000 حوزمانەیە واتە 2 بۆ 3000 کەس کار دەکات لە پرۆژەکە دەیان بنکەی ڤێتەرنەری هەیە خزمەت دەکەن دەیان شوێنی ماسی برژاندن هەیە ئەلوەی ماسی فرۆشتن هەیە گواستنەوە هەیە بۆ خوار و تکریت و بۆ کەرکک و بۆ سلێمانی داهاتێکی یەکجار چۆن بەس لەو سنووری کە باسم کرد 4000 تۆن لە 6 مانجی دەتوانی بەرهەم بهێنرێ لە کارب کە بە 100 ملیارد دینارە ئەوە هۆ کارە سەرچێکەیە کە وا دادنێت کە مۆڵەتیان نییە بۆیە لایەن لێ ناکاتەوە ئەگەر پرۆژە یاسایەکیان لەبەوە بکە ئەو پرۆژە یاسای خزمەت بە حکوومەت هێرێم دەکات بە حکوومەتی عێراقی دەکات لە شوان و شێخ حوسێنی کە سنوورەکە تابعی کەرکووکە لە ئێستادا ئەو خزمەتە ئەو هۆکارە سەرچێکەیە وەکو بڵێ حکوومەتی هەرێم هیچ زۆرە ئیسفادەیەکی لەوان نەکردبی باج و ڕسوماتێکی لێوە نەگرت من بۆی خۆیان لێ بەخاون ناکە کە لە ڕاستیدا حکوومەت باوکی میلەتە نەک جوتیاری کەنارزەی بچووک کە بتوانی پرۆژە یاسایەکیان لۆ بکە ئەو زەویە کشتتوکاڵیانە کە لە باو باپیرانیان بە میرات گویان ماوەتەوە زووتر دانەیوەڵی گەنم و جۆ و ڕز و باخیان لێ دەکرد لا تاکو 2000 لە سەدەی ڕابردوو دوایە حکوومەت پاڵپشتی بەرهەمە کشتتوکاڵەکانی نەکرد ئێستا بۆی کراون بە پرۆژەی بەخێوکردنی ماسی کە خزمەت بە جوتیارەکان دەکات زۆر باشە کاگاراس ئەمەوێ ئەو پرسم وەکو ئاگاداری ئێستا خاوەن پرۆژەکان لەژێر قەرزێکی زۆر گەوران و ئەگەر هاوکاری نەکرێن پێ دوایە تووشی مایە پووزبوون بوون ئایا توانێت ئەویان هەیە دووبارە پرۆژەکە بنیاد بنێتەوە و ئەمە ئەوش پرسم ئایا مەترسێک کۆمەڵایەتەکانی ئەم بێکاریە چییە وەکو خۆت ئاگاداری ئێستا جگە لە خاوەنی حوزەکە ڕەنگە چەنەها کەس هەبێ لەوێ سەرپەرشتیکەن لەوێ خزمەت بکەن ئەوانیش بێکارە بن بڵێ لێستادا ئەو 500 گۆمە ماسیە ژێرخانەکەیان فەوتایە ئاو بردوێتی ئاوبردن وەکو سووتان وایە ئەوانە ئێمە لە کوردەواری لە وراتی هەولێر و کۆی و ئەوانە دەڵێن کابرا هاتە سەر با بڵێن ساجی عەلیان بەیتولمال پێویستە هاوکاری ئەو کەسانە بکات بەشێک لەوانە باریان کەوتووە حکوومەتێک دەبی دەستباریان بگرێ نابێ ئەو دەشتە زێکردانەی کە ساڵانێک بەرهەمێکی زۆری کشتتوکاڵیانە بوو ئێستاکە لە جیاتی ڕانەمەڕ و ڕانە بزر ڕانە ماسی هەیە ئەو ڕانە ماسیانە دەبی بگەڕێنتەوە بە دەستگرۆی کردنیان چونکە بەشێکیان ناتوانن پرۆژەکانی کە ئاو بردوێتی دروستی بکەنەوە لەو کاتەدا دەستگای خێرخوازی دەتوانی باربووی کەسێک بکات لە ماڵەکەی خۆی بەڵام دەستگای خێرخوازی بۆ پرۆژەیەکی ئابووری مامناوەند کە خزمەتی لایەکی هەرێمی کوردستان دەکا ئەگەر بایەخی پێ بدرێ لە دابینکردنی پێداویستی سامانی ماسی بە شووە غەریبانەی پرسە و خێرخوازی چارەسەر ناکرێ دەبێ حکوومەت بەرنامەیان لە بۆ دابنێ خزمەتی ئەو پرۆژە بچووکانە بکە و لە بەرامبەریشدا پرۆژە بچووکەکانیش داهات دەدەنەوە لە بۆ حکوومەت هەم خەڵکەکە هەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سوود لە سەرچاوی ماسی دەگرن ئەوە لەلایەکەوە حکوومەتی هەرێم دەبی ئەو ئالیکە و ئەلفەی کە بۆ ئەو ماسیانە دابین دەکرێت بە نرخی پاڵپشتی کرا بۆیان دابین بکە و دەبێ ڤێتەرنەری و بنکەی ڤێتەرنەری تایبەت بە خێوکردنی سامانی ماسی دەرمانیان بۆ دابینکەوە حکوومەتی یاریەم دەبێت لایەن لێ بکاتەوە لە ڕێنمایی کشتتوکاڵی لە مۆسیمی بەخێوکردن وەرزی بەخێوکردنی ماسیەکاندا هەموو ئەوانە ئەگەر بێت و حکوومەت یاریێمنێکە بەڕاستی ئێمە ئەو 2000 کەسەی کە بۆ پرۆژە بوو 500یان کە بەنمونە باسمان کرد ئەو 500 کەس کاریگەرێکی زۆریان لەسەر دەبی بە تایبەتی نیوەی لەوانە توانایی دروستکردنەوەی حوزە ماسیەکانی نییە زۆر باشە کاکاراس وەکو ئاگادارن سامانی ماسی بەشێکی گرنگی ئاسایشی خۆراکە ئەگەر حکوومەت هەر بۆ شێوە بێباک بێ لازم سامانە نیشتیمانیە پەیامی ئێوە چییە پێشبینیەکەن بۆ داهاتوو سامانی ماسی لە دەشتی تەقتەق و کۆیە چۆن بێت چی لێ بێت ئێمە پێش سامانی ماسی لەو سنوورەی کە هەمان بوو لە کوردستان بە شێوەیەکی گشتی ئاژەڵداری لە برەوسەندندا بوو بەهۆی ئەوەی کە حکوومەتی هەرێم پاڵپشتی ئاژەڵداری نەکرد لە هەرێمی کوردستان مەڕ و ماڵات و ڕانە بزن و ڕانە مەڕ بەڕاستی زۆربەی گوندەکان بەرەو لە ناوچوون چوون واتە ئەو شەریحە ئەو لایەنە ئابووریە سەرچێ بەسیەکانی شاردادەنرا لە ڕووی بەرهەمەکانی گۆشت و سپاییەوە حکوومەت هێرێم لەبەر ئەوەی پشتیوانی نەکردن ناتوانێت جوتیارەکان بەردەوام بن و شوانکاری خۆیان بکەن
بە هەمان کاتدا ئەگەر بێت و لە ئێستادا لایەکی سەرەکی لەو پرۆژە ماسیانە لە هەرێمی کوردستان نەکرێتەوە بە یاسا نەکرێن بەڕاستی ئەو پرۆژێش بەرەو لە ناوچوون بچێ حکوومەتی رمزیانێکی ئابووری گەورەی بەبەردەکەوێت چکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا نەیتوانیوە هەڵی کار بۆ خەڵک بڕەخسێنێ کاتێک خەڵک خۆی بیر لەوە دەکاتەوە کە هەڵی کار لە بۆ خۆی و کەسوکاری و بژێوی ژیانی بڕخسێنێ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ مەمنونی ئەو خەڵکە بێ پرۆژە یاسان لۆدا بنێ خزمەتیان بکە بۆیە ئەگەر لایەن لێ نەکاتەوە وەکو مەڕداری و بزنداریەکەی کە لە گوند و گوندەکانی کوردستان بەڕاستی دێمان هەیە 15 ڕانەمەڕی لێ بێستا ڕانەمەڕێکی لێمایە لەبەرەوەی پشتیوانی جوتیارەکان ناکرێت لێرەش لەو پرۆژە گچکانێک پشتیوانی ناکرێ بەرەو لە ناوچوون دەچن وە دەبێتە هۆی ڕاماڵڕانی زەویەکەش چکە و زەویە کشتتوکاڵیانەی ئێستا کراون بە حەوز و ئاو بردوێتی نابێتەوە زەوی کشتتوکاڵی جوتیار ناتوانانی بچێ بە سەدان گەلابە خاک و خۆڵ لە شوێنی کە بێنەوە بیکاتەوە زەوی کشتتوکاڵیانە واتە زەوی کشتتوکاڵەکانیشمان لە دەستووە حوزە ماسیەکانیشمان لە دەست دەچێت. زۆر سپاس بۆ بەڕێز ئاراس ئیلینجاخی توێژەر لە کوێوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش.